بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين يا مجيب السائلين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان لێبێت. لەم ئێوارە گەورەیەی غوفران و لێخۆشبوونی خوایە، لەم ئێوارە پڕبەرەکەتەی عەرەفەیە کە دەبوو ئێستا بە هەزاران حاجی ئێمە کوردستانی خۆشەویستمان، عێراقی ئازیزمان، وڵاتانی جیهانی ئیسلامی خۆشەویستمان ئەبوایە لە کێوی عەرەفە بوونایە، لە باتیەوەی کەوا لە شوێنێکی وەکو کوردستانی خۆمانە لە یەکێک لە چیاکانە بە ئاه و حەسرەتی عەرەفەوە ئێمە وێنەیەک بگرین، یاخود بەرنامەیە پێشکەش بکەین، کۆمەڵێ دوعا لە ئان و ساتی عەرەفەیە بکەین تاوەکو لە هەناسەی حاجەکان بچێت، لە جلوبەرگی ئەوان بچێت، لە دڵ و دەرونی ئەوان بچێت، و هەروەها تاوەکو بیگەین نەبارەگای ڕەب العالەمین کە یا ڕەب العالەمین لە هەموو جیهانی ئیسلامیە بێجگە لە ژمارەیەکی زۆر کەمی خەڵکی سعودیە، لە هەموو جیهانی ئیسلامیە ئەم بەرگە ناپۆشرێ ئێستا، بەڵام ئێمە پۆشیومانە تاوەکو عەرزی بارەگای حەق تەعالای تۆ بکەین یا ڕەب کە دڵمان لە نیشتیمانی ڕاستەقینەی خۆمانایە، دڵمان لە خزمەتی حەزرەتی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم لە ڕەوزەی مبارەکایە، دڵمان لە کێوی غوفران و لێخۆشبوونی توایە کە کێوی عەرەفەیە و بە هەزارەها مەلائیکە ئێستا ڕووی تێکات. ئەمانەوێت ئەو مەلائیکانە ڕەوانە بکەی بۆ ئەم کێو و دۆڵ و شیوانەی کوردستانی خۆمان تاوەکو بەرەکەتی ئەرز و ئاسمان جارێکتر ڕوو لەم نیشتیمانەی ئێمەش بکاتەوە، تاوەکو بێبارانیە کە ئەم وڵاتەی ناخۆش کردووە و ئەم وڵاتەی لە شینی و لە سەوزی و لە ئاوداری و لە هەروەها لە پڕبوونی جۆگە و کانیەکان کاتێک کە ساڵانێکەوە بارانی زۆر بووە ئێستا چۆڵ بووە و ئێستا کەم ئاو بووە و ئێستا هیچی لێ نەماوە. داواکارین بەم جلو بەرگەوە، بەم ئێوارەی عەرەفە ئێمە نەمانتوانی بەم جلو بەرگەوە بگەینە کێوی عەرەفە، بەڵام توانیمان لە یەکێک لە شاخەکانی کوردستانی خۆمانە ئەم دوعا و پارانەوە تۆمار بکەین تاوەکو لەگەڵ هەناسە پاکەکانی فریشتەکانی تۆیا بین یا ڕەب العالەمین لە کێوی عەرەفەیە. داواکارین یا ڕەب العالەمین هەروەکو چۆن ئێمە لەم گڵە دروست بووین کە لە تەحەمولیەوە ناکەین تۆزە لەو گڵە لە دەستمانە هەڵبگرین، بێتاقەتە بین لەوەی لەو گڵەیە ئەو گڵات بکەین بە دەستمانە و لە دەستمانە بێ لە کاتێکا کە ڕۆژە لە ڕۆژانێمە ئەم جەستەیەمان هەموو یەکێتە ناو ئەو گڵە، هاتوین تاوەکو خاکێتی فێر ببینەوە تا بەم جلو بەرگەی کە ئەچین پێی بۆ مەحشەر، ئەچینە ناوی بۆ بەرزەخ، ئەچین بەم جلو بەرگەوە ئەچینە قیامەت یا ڕەب العالەمین، بەم جلو بەرگە جارێکی تر وێنەی کێوی عەرەفە پیشانی ئێوە بدەینەوە لەم ئێوارەی ڕەحمەت و ڕەحمەت بارانەی ئێوارەی جەژنی قوربانە تاوەکو دوعاکانمان بکەین و لە تۆ بپاڕینەوە یا ڕەب العالەمین یا ئەرحەم الراحمین، لێمان خۆش بۆ عەفومان کە. خۆشەویستانم، ئێمە ئەم ئێوارەیە لەگەڵ هەناسە پاکەکانی ژمارەیەکی زۆر کەمی خەڵکی سعودیە کە ڕێیان پێداون و بە بیانووی کۆرۆنا نایەڵن خەڵکی حەج بکات، دەسەڵاتدارانی وڵاتە ڕێ حەجیان گرتووە لە خەڵک لە کاتێکە ڕێی ئاهەنگ و سەما و هەموو شتە ناشرینەکانە بینین لە کەناڵەکانە کە چۆن لە وڵاتەیە ئەنجامەدرێت و بەڵام بۆ مسلمان و بۆ کەعبە و بۆ ڕەوزەی مبارەکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆرۆنا هێنە پێشەوە. بەڵام عەلا کولین
ئێمە هەرگیز دەست لە حەج و لە مەراسیمە گەورەکانی حەج و لەو شوێنە پیرۆزانە هەڵناگرین. ئەگەر لە کوردستانی خۆشمان نابووە، ئەگەر پرۆفایلی هەموو فەیسبووکەکانیشتان کردووە بەوەی کەوا جلو بەرگی سپی یاخود ئیحرام یاخود شعاری حەج یاخود دوعا و پاڕانەوەکانی حەجی تیا بکەن بیکەن و تاوەکو بەڕاستی بیسلمێنین بۆ خۆمان پێش هەموو کەسێ کە ئێمە هەرگیز مەراسیمی حەجمان بیر ناچێت، هەرگیز واجبێک کە خۆی گەورە دیاری کردووە وەکو نوێژ و ڕۆژ و فەرزەکانی تر وایە بریتێ لە حەجی ماڵی خوا کە گەشتێکی حەقیقی ڕۆحی و ئیمانی و جەستەییە، گەشتێکی کۆمەڵایەتیە، گەشتێکی زۆر زۆر گەورەی ملیۆنی مرۆڤە مسلمانەکانەکەەوە ئەشنە ئەو شوێنە پیرۆزە. داواکارین لە خوای گەورە ئەم دوعایانەی ئەم ئێوارەمان لێ قبوڵ بکە ئینشاء الله و دوعا لە هەموو مسلمانێ وەربگرێ. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب العالمين، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا، عافنا فاعف عنا، وعلى طاعتك وشكرك أعنا، وعلى الإسلام والإيمان توفنا وأنت راض عنا. يا معبود يا موجود يا مقصود، يا حي يا قيوم برحمتك نستغيث، يا حي يا قيوم برحمتك نستغيث، يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا رب العالمين، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين لمن خشبة عفو من كو هداية من بيا رب، يا ربي خواي هداية من بيا رب. هروكو چون لزوي كعبيا لمكي بيروزا كدشتك وصحرايكي كاكي بكاكيبو حضرتي إبراهيم هاجر خاتون وحضرتي إسماعيل هنا لو دشتيا بأمر فرماني خوات جي هيلان دوائية فرميت خواي قورا فرمي أي إبراهيم بانجي خلقي بكبو حاج. حضرتي إبراهيم نافرمي يا رب العالمين بانجي كيبكم خو كسي لينيا چۆڵەوانی و هیچ کەسێکی لێ نیە ئەم شوێنە بانگی خەڵکیەکات بانگی ئیبراهیم و حەزرەتی ئیبراهیم ئێستا و هەتا ڕۆژی قیامەت بەردەوام ملیۆنەها کەس ڕوو لە حەجەکە ملیارەها کەس ڕوو لە عەمرەکە هەرگیز ئەو شوێنە چۆڵ نابێت هەرگیز ئەو شوێنە لە ئاوەدانی ناکەوێت. يا رب العالمين توفيق من بو هداية من با يقينك إبراهيمي من بيب بخش يا رب إيماني إبراهيمي من بيب بخش يا رب توفيق من بو دامزراو من كو إيمان من صاغو دروس بك يا رب العالمين إخلاص من بيب بخش يا رب رزقي إخلاص من بدا يا رب رزقي إخلاص من بدا يا رب العالمين. يا رب عفو من كو لمن خوش با لچ درگاه بين غيري درگاه تۆ ئەگەر تۆ دەرگامان لێ نەکەیتەوە بچین بۆ لای چه خوایەک هیچ خوایەکی تر نییە غەیری تۆ لا شەریکە لەک لبیک اللهم لبیک لبیک لا شەریکە لەک لبیک إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك. يا ربي خوای إخلاص و دامەزراویمان پێ ببەخشە ئیستیقامەتمان پێ ببەخشە بە دوورمان بگرە لە ڕیا و لە عوجب و لە خۆبەش زانین بە دوورمان بگرە لەو ئافاتانەی کە کردەوەکانمان ئەسووتێنێ بە دوورمان بگرە یا رب العالمین لەو نەخۆشیانەی کە هیچ کردەوەیەکی چاکمان پێوە ناهێڵێ بە دوورمان بگرە لە حرام و پارەی حرام و گیرفانی حرام بە دوورمان بگرە لە حرامەکان چێژی حرام نەکەین یا ربی ئەوەنە چێژی حەڵاڵەکانمان پێ ببەخشی کە حرامەکانمان لەبەر چاوە بێت و لەبەر چاومان بکەوێ یا رب هەرگیز حرامەکان یا رب العالمین توخنی حرامەکان نەکەوین یا رب العالمین دامەزراومان کە و ئیمانی ساغمان پێ ببەخشە هدايتمان بيا هادي يا هادي يا هادي يا عفو يا كريم يا حي يا قيوم برحمتك نستغيث. يا ربي خوايا أواني نخوشن شفايا بو بنيرا أواني لسرجيقا كوتون شفايا بو بنيرا يا رب العالمين شماريكي زور زور خلقي نخوشنو لسرجيقا كوتون خريك الصبريان نامين الصبري زياتريان بيب بخشا استقامة دامزراويان بيب بخشا يا ربي أجر باداشتيان بيب بخشا يا رب العالمين أواني مصيبتيان بسرهاتو خوايا أجران نفوتي أواني مردويان مردو يا رب العالمين لمردو كانيان خوش با يا رب العالمين يا أكرم الأكرمين أواني قرزار خوايجان يارمتيان بو كومكيان بكا أواني الرزقيان كما الرزقيان واسع بك يا رب
يا ربي رزقي واسع من بري يا رب العالمين ئەوانەی ڕزقیان نییە یا ربی ڕزقیان واسع بکە ئەوانەی بێکارن خوای گەورە ئیش و کارێکی گەورەیان دەستکەوێ یا رب العالمین لە دەرگای ڕزقی حەڵاڵ بدەن یا رب العالمین نەچنە دەرگای حرامەکان و حرامزادەکان یا ئەرحەم الراحمین یا ربی خوای تەوفیقمان بەو هیدایەتمان بەو دامەزراومان کە ئیمانمان سەلامەت بکە یا ربی خوای ئەو ڕۆژانەیە گەڕێینەوە بۆ بەرزەخ ئەو ڕۆژانەی کە ئەمرین باشترین ڕۆژێک بێتیایە بمرین کە تۆ تایە لە ئێمە ڕازی بوو بیت و ڕازی بی لێمان ڕازی بە لەو ڕۆژ و مانگ و ساڵانەیە کە ئەگەڕێینەوە بۆ لای تۆ یا رب العالمین بە ئیمانی ساغەوە بمرین یا ربی خوای لە شێوە و شێوازێکا بمرین کە تۆ تایە لە ئێمە ڕازی بی یا ئەرحەم الراحمین ڕەزامەندی تۆ بەدەست بێنین رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا یا ربی خوای شیفای نەخۆشەکان بدا شیفای نەخۆشەکان بدا ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە شیفایان بۆ بنێرە یا ربی ئەوانەی کە شیفایان بۆ نانێری سەبریان پێ ببەخشە و ئەجر و پاداشتی هەزار قاتیان بۆ بنووسە بۆ قیامەتیان إله العالمین سەرفرازی دنیا و قیامەتمان بکە یا رب العالمین ئەوانەی نەچونەتە پرۆسی هاوسەرگیری یا ربی کەسی باشیان بنصیب بکە لە کوڕان و کچان یا کەریم و یا حی و یا قەیوم یا ڕەزاق و یا الله یا الله یا الله یا الله يا حي يا قيوم برحمتك نستغيث أمن أسايش وخوشي وهرزاني بخرا ولاتا كمان يا ربي خواي جان أمن أسايش وخوشي وهرزاني وفرحي بخرا ولاتا كمان يا رب العالمين يا رب العالمين توفيق من بو هداية من با يا ربي خواي جان هرشي كسي منالي ني منالي صالحي في ببخشا هرشي كسي منالي ني منالي صالحي في ببخشا هرشي كسي منالي ني منالي صالحي في ببخشا يا ربي أقل چارەی نووسی و مناڵی پێ نەبەخشی یا رب العالمین شتانێکی پێ ببەخشی کە هەزارەوەی مناڵ باش بێ بۆ قیامەتی و بۆ دوا ڕۆژی و ڕازی بکە بەو بەشەی کە پێت داوە یا رب العالمین یا ربی خوای ڕازیمان بکە و چاومان بکەرەوە لەسەر و نیعمەتانی کە پێ و بەخشیوینی و بەڵام ئاگامان لێ بە نیعمەتیان نازانین ئاگامان لێ نییە و بە نیعمەتیان نازانین چاومان بیناییمان بکەرەوە لەسەر نیعمەتەکانە تا سوپاسە زیاتر بکەین حەمد بخەرە ناو دڵمان و سوپاسی تۆ زۆر بکەین یا رب الحمد لله على نعمة الإيمان والإسلام الحمد لله على نعمة الإيمان والإسلام بهزاران هزار جار سپاس و ستایش بۆ تۆ یا رب لەسەر نیعمەتی ئیمان کە پێ و بەخشیوین گەورەترین نیعمەتی ئیسلامەتی و ئیمانداری و ڕاستی و پاکیە کە بە ئێمە داوە لەسەر باشترین دین و لەسەر ڕاستترین دین و لەسەر بەرزترین کەس و کەسایەتی کە حەزرەتی محەممەد المستەفایە کە شوێنی کەوتوین سپاسی تۆکەین یا رب کە شادێ کردوین بە حەزرەتی محەممەد المستەفا خۆشەویستی هەمومان یا رب العالمین تەوفیقمان بۆ هیدایەتمان بە تا لە ڕۆژی قیامەتە سەرفراز بین و لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی حەزرەتی ڕەسوڵ اللهە بین لەسەر حەوزی کەوسەر بانگمان بکات بڵێ ئێوە ئومەتی منن یا رب العالمین لە نیشتیمانی ڕاستەقینەی خۆمان کە بە هەرت و ڕەزامەندی تۆیە بێ بەشمان مەکە لە نیشتیمانی ڕاستەقینەی خۆمان بێ بەشمان مەکە لەو نیشتیمانی کە فڕوفێڵ و گەندەڵی و خراپەکاری و فاسید و فەسیدەکانی تیانە یا رب العالمین بێ بەشمان مەکە یا رب العالمین دامەزراومان کە و ئیمانمان سەلامەت بکە یەقینمان پێ بەخشە و دڵمان دامەزراو بکە و مناڵ و ڕۆڵەکانمان یا ئەرحەم الراحمین لەسەر ئیسلامەتی و ئیمان و دامەزراوی بژێنە و بمرێنە و زینویان بکەرەوە یا ربی گەنجەکانمان بگێڕەوە یا ربی هیدایەتیان بە بۆ ئیسلامەتی و بۆ دینداری و بۆ تەوفیق و هیدایەتی تۆ یا رب العالمین ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي لم كات مباركان يا عفو من كوليمان خوشبه لدايك باوك كان من خوشبه يا رب كوفاتيان كردوا هر کەسێکیش دایک و باوکی ماوە یا ربی خوایە بە ئیمان و ئیسلامەتی و لەشی ساغەوە بیان ژێنە و بیان مرێنە و زیندویان کەرەوە یا ربی خوایە بە خێزانی لە بەهەشتا زیندومان کەرەوە لە خزمەتی دایک و باوک و کەس و کار و باو باپیرانمانە لە بەهەشتی بەرینی خۆت و ڕەزامەندی خۆتا یا رب العالمین لەسەر ئیسلام بمان ژێنە لەسەر ئیسلام و ئیمان بمان مرێنە لەسەر دینداری و تەقوا و خواناسی یا رب العالمین زیندومان کەرەوە ولا تموتن إلا وأنتم مسلمون نمرن إلا بمسلمانتي نبيت نمرن إلا بإيمان داري والراستي وباشي نبيت يا رب العالمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين أغثنا عافنا فاعف عنا وعلى طاعتك وشكرك أعنا يا رمتي من بدل سر طاعتي خوت
هدایەتمان بە لەسەر تاعەتی خۆت، یارمەتیمان بە یا رب العالمین، تەوفیقمان بە و حەلاوەت و شیرینی ئیمان بخەرە ناو کرۆکی دڵمان، تا حرامەکان لە بەرچاومان نەمێنێت، تا ئەم هەموو حرامەی کە ڕەواجی پێدرێت، تا ئەو هەموو شەیطانەی کە لە بەرچاومان زینەت و جوانی لەبەرەکرێت، تا ئەو هەموو حرامانەی کە ئەگەشێنرێتەوە و ئەڕازێنرێتەوە و برەوی پێئەدرێت لە بەرچاومان بکەوێت، تا حەق بە حەق ببینین و باتڵ بە باتڵ ببینین. سەرکەوتومان کە بەسەر شەیطانە، بەسەر هەوا و نەفسە، بەسەر شەیطانەکانی ئینس و جینە، هەرچی ئیماندار و مسلمان و کۆمەڵێکی مسلمان کە هەوڵی زیندوکردنەوەی ئیسلام و سنەتی پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم سەرکەوتووی بکە لە دنیا و لە قیامەتە. برایەتی و مەحەبەت و خۆشەویستی بخەرە ناو ئیمانداران و مسلمانان و خەڵکە جیاوازەکانی ناو مسلمانان یا رب العالمین. دامەزراومان بکە و ئیمانمان سەلامەت بکە، دڵمان لەسەر قورئان و سنەتی ڕەسوول الله دامەزراو بکە یا رب. شیرینیمان ئەوەندە بڕژێ لەسەر دڵمانە یا رب العالمین، لاکردنەوەمان بۆ هیچ حرام و گوناه و تاوانێک نەبێت. تەوفیقمان بەو مناڵەکانمان و نەوەینەوەکانمان لەسەر ئیمان و ئیسلامەتی بژێنە و بمرێنە. یا ربی خوای گیان، دڵ و دەرونێکمان پێ ببەخشە ئیلاه العالمین، کە دڵ و دەرونی ئەصحاب و تابعین و پیاوچاکان و ئەولیا و دۆستەکانی تۆ بێ یا رب. یا ربی خوایە لە ڕۆژانەکە بمان گەڕێرەوە بەلای خۆت یا رب العالمین، کە تۆ تایە لە ئێمە ڕازی بیت، ڕازی بە لێمان، ڕازی بە لێمان یا رب. یا ربی ڕازی بە لێمان، بمان خەرە سەر کار و کردەوەیە کە تۆ لێ ڕازی بیت و لەو کردەوانە ڕازی بیت و هەر کەسێ هەڵگریە و کردەوانە بێ ڕازی بی لێ یا رب العالمین. عەفومان کە و لێمان خۆش بە، ڕزق و ڕۆزی حەڵالمان پێ ببەخشە، لە حرامەکان دوورمان خەرەوە، بمان خەرە ناو زیکر و تاعەت و قورئان خوێندن یا رب العالمین. یا ربی خوای گیان، وامان لێ بکەی ئەم ڕۆژانە بە تایبەتی ئەم ڕۆژانەی جەژن و عەرەفەیە یا ئەرحەم الراحمین، لە زیکر و تاعەتی تۆ یا سەرفی بکەین، زیکر و تاعەتی تۆ زۆر بکەین. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. صلوات زور لحضرة رسول الله بدن صلى الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خواهی گەورە دعای ئێمەش و ئێوەش و هەموو مسلمانان، هەموو جیهانی ئیسلامی، هەرچی کەسی ئەپارێتەوە لەخوا دوعاکانیان گیرا بکە و ئەم دوعانەی ئێمەش گیرا ببێ لەگەڵ ئێوەی ئاز و خۆشەویستە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا ربي خواي جان لساحي محشرة خجالت نبين، يا ربي لبردي صراط الرزقار من بكى، يا ربي خواي لسركيشان وبيوان يا رب العالمين، لمحاسبة يا ربي أهون ببو إيما يا رب العالمين، محاسبة نكرين تو عفو غفوري اليمان خوشبا، لەگوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دایک و باوکمان خۆش بە، لە گوناهی برا و خوشکەکانمان خۆش بە، لە گوناهی ماڵ و مناڵمان خۆش بە، هەموو لایەکمان مەحفوظ بکە، هەموو ئازیز و خۆشەویستانەی کە گوێگری بەرنامەکانمانن یا رب العالمین سەرفرازی دنیا و قیامەتیان بکە، هەموو مسلمانێکە ئامین بۆ ئەم دوعایە ناکە یا رب العالمین. دعاش بۆ ئەوان قبول بکە یا رب، دوعاکانیان گیرا بکە و لیان خۆش بە، لە هەموو لایەکمان خۆش بە. اللهم آمين 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 يا مجيب السائلين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.